نەخۆشیەکانی دڵ یەکێکن لە بڵاوترین نەخۆشیەکان و بەپێی ئامارەکان ساڵانە بە ملیۆنان کەس لە سەرانسەری جیهاندا تووشی نەخۆشیانە دەبن. پسپۆرانی تەندروستی ئاماژە بە چەند نیشانەیە دەکەن کە ماوەیەک بەر لە توشبوون بە نەخۆشیەکانی دڵ لەو کەسانەدا دەردەکەوێت. پزیشکە پسپۆرەکانی تایبەت بە نەخۆشیەکانی دڵ ئاشکرای دەکەن هەستکردن بە ئازا لە لای چەپی سنگ و لەژێر قەفەزەی سنگدا یەکێکە لە دیاترین نیشانەکانی توشبوون بەم نەخۆشیە. بە جۆرێک هەندێک جارەم ئازارە لە ئەنجامی کارکردنی زۆر و ماندوونەبوونی بەردەوام یان نەئارامی دەرونی و خەم و خەفەتەوە دروست دەبێت و پاش ماوەیەک ئەو کەسانێم ئازاریان هەیە تووشی نەخۆشیەکانی دڵ دەبن. یەکێکی دیکە لە نیشانەکانی توژبوون بە نەخۆشیەکانی دڵ هەناسە توندیە کە زۆر جا مرۆڤ بە شێوەیەکی ئاسایی هەناسەی بۆ نادرێت و کۆندامی هەناسەدانی ناتوانێت وەک پێویست کارەکانی ئەنجام بدات. ئەمە جگە لەوێ و کەسانە زۆر جار هەست بە ماندوێتی و نائارامی دەرونی دەکەن. کۆکەی وشک و پڕخەپڕ لە کاتی خەوتندا بە نیشانەیەکی دیکەی توژبوون بە نەخۆشیەکانی دڵ دادەنرێت. ئەو کەسانی تووشی ئەو دوو حاڵەتە دەبن و زۆر جار پاش ماوەیەک تووشی نەخۆشیەکانی دڵ دەبن. نیشانەیەکی دیکەی نەخۆشیەکانی دڵ هەستکردنە بە ئازار لە ناوچاوی سەر و ملدا، ئەویش لە ئەنجامی بەرزبوونەوەی پەستانی خوێنەوە دروست دەبێت و بۆ هۆیەوە ئەو کەسە ناتوانێت بە ئاسانی کاروباری ڕۆژانەی ئەنجام بدات و زۆر جار هەست بە لاوازی دەکات و هاوسەنگی لەشی لەدەستدەدات. ئەمە جگە لەوێ هەندێک جار ئەو کەسانەی تووشی دڵتێک هەڵاتن دەبن و کێشە لە کۆندامی هەرسیاندا دروست دەبێت بە تایبەتی لەگەدەدا هەروە ئاوسانی سک و قاچەکان دوو نیشانەی دیکەی توژبوونن بە نەخۆشیەکانی دڵ. پسپۆرانی تەندروستی داوا لە هاوڵاتیان دەکەن هەر کاتێک ئەو نیشانانیان تێدا دەرکەوت ئەوا سەردانی پزیشکی پسپۆر بکەن بەم بەسی وەرگرتنی چارەسەری پێویست.